ئەنە پێشوو باسی دایمۆنمان کرد، دایمۆنی سوکراتی کە لە بۆ سوکرات لە شێوەی دەنگێکا دەردەکەوێت و دەنگە پێی ناڵێ فرمانی پێ ناکا بەوەی کە شتێک بک بەڵکو کاتێک کە بیر بکاتەوە بیوێ شتە بکات ئەو کۆمەڵی ئاماژەی پێدەدا بۆەوەی دەکردنی ئەو شتە ڕاوەستێت. تەمان یەکێک لەو شتانەی کە هەیە ئەوەیە کە ئەوی بیستویەتی ئەو لە ناو سیاسەتا بەردەوام بێتتر ئەو کۆمەڵە ئاماژەی پێداوە کە لە سیاست بێتە دەری. ئێستا دەچینە ناو بابەتێکی تر ئەوی شەڕەبتی بە دایمۆنەوە هەیە، بەڵام ئەم جاندا دیالکتیکی نێوان جەدەلی نێوان دایمۆن و لەگەڵ عەقڵی کۆمەڵایەتی. تەوان لە ناو کۆمەلگاشا دەنگێک هەیە، ئەو دەنگە لە ناو خەیاڵ تا شت دروست دەکا وەکە لە بوویە خەیاڵ و شتی پێ دروست کردی و حتمما دواتر دەبێتە قەرار و دواتریش دەبێتە ئەوەی کە تۆ ئەو شتە جێبەجێ بکەی. ئەوە نیە زۆر جار کەسانێک هەیە ئەمان بینیوەم حاڵەتە لە خەڵکی بە تایبەتی جیلەکانی پێشوو، ئەوانەی کە کەسانێکی بەتەمەنن، ئەوە بە خەیاڵ یا خاترەیەک شتێک دێکە دەیەوێت شتێکی کەسێک شتێکی کردووە دەیەوێت شتێکی بەرامبەر بکات، دەڵێ شەیتان بەناڵەت بی وەکو وا بێت لە ناویا دەنگێکە بێ پێی بڵێت هانی بداکە ئەو شتە بکات. ئەویش دێ چی دەکایانی وەکو بڵێ لەگەڵ وەکو وا بێ هوشار بوو بێتەوە کە دەڵێ شەیتان بەناڵەت بی لەویا وەکو وا بێەوە دەنگی شەیتان بێت وابیر دەکاتەوە کە ئەوە شەیتانە و خەیاڵی بۆ دروست دەکا و هانی دەدا بۆی شتێک بکات و ئەویش هوشار دەبێتەوە و نەیاڵی. ئەمە لێرە کێنامەوە بۆەوەی بیرکردنەوەتان نزیکەمەوە لەوەی کە ئەو کاتێک تاک لە ناو کۆمەلگایەکی نەریتیا وەکو ئەوەی کە لە دەرسەکەی پێشوو سوکرات باسی کردوتی نەکەر ئێوە ینی ئەوەی ئەنجومەنی گەلی ئێوە ئەوە ینی ئەسینی لە ناو هەموو کۆمەلگایەکی نەریتیا ئەگەر تۆ بتەوێ فعلەن بە حەق ڕوبەڕووبوونەوەی ڕوبەڕوو بیتەوە لەگەڵەوەی کە ناحەقیە و ناعەدالەتیە حتمما ئەو کۆمەلگایە لە ناوە دەبێت لە ناو کۆمەلگای نەریتیە. بۆچی؟ چونکە کۆمەلگای نەریتی لەسەر ئیتیفاقی تاکەکان دامەزراوە، ئەوەی ئەوان ئیتیفاقان لەسەر کرد تەمان چیش ئیتیفاقی لەسەر دەکرێت ئەوەی کە دەبێتە حەزێکی و ئارەزوێکی گشتی، ئەوەی کە بوو بە حەز و تام و ئارەزوێکی گشتی لە ناو کۆمەلگا ڕەوایەتی پێ دەدێت و دەبێتە نەریت و ئەوەشی لەگەڵ ئەو حەزە گشتیایی یەک نهاتەوە قەدەغە دەکرێت ینی یا بوویە شتێکە ڕقێکی گشتی کورێکی گشتی بەرامبەری هەبوو، ناڕەحەتیەکی گشتی بەرامبەری هەبوو، ئەو شتا چی دەبێت ئیتیفاقی لەسەر دەکرێت کە بێتە حرامێکی ناو کۆمەلگا. ینی ئەوەی کە حرام و حەڵاڵەکانی کۆمەلگا دیاری دەکات خۆتان دەزانن لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی تر هەر لە کۆمەلگایەکی بچووکەوە بۆ کۆمەلگایەکی بچووکی تر ئەم حرام و حەڵاڵە دەگۆڕێ، ئەم ئەبێت و نابێتانە دەگۆڕێ. ینی لە عەشیرەتێکە شتێک خەتەرێکی گەورە و کوفرێکی گەورەیە لەوانەیە شتێکی ئەتیادیش بێ. فەرەزەن بۆ نمونە لە ناو عەشیرەتێکە کە داخراوە ژن نادا بە دەرەوەی خۆی لە کاتێکە ژندان بە دەرەوەی خۆی دەرەوەی عەشیرەتەکەی خۆی یا ژن و ژنخوازی لە نێوان ئەم عەشیرەتە و عەشیرەتێکی ترا نەگەر شتێکی ناتەندروست و خراپ و ئەوانەیە شتێکی باشی شاگەر لە ڕوویەکی ترەوە لێ بکۆڵیتەوە. بەڵام لەبەرەوەی ئەم عەشیرەتە لە قۆناغێک لە قۆناغەکانە جۆرێک لە حاڵەتی لا دروست بۆ ڕقی بەرامبەر ئەمە بۆ دروست بووە کە ژن بدا بە دەرەوەی خۆی یا هەر شتێکی تر لەم بابەتە کۆمەڵە خێبرەی کۆمەڵە شتی ینی نەزاندا و تەمومژاوی و ئاڵۆز کە خۆشی نازانێت تەفسیریان بکە کاتێک پێی دەڵێ بۆ نابێ تۆ ژن بدەی ژن و ژنخوازی لەگەڵ دەرەوەی خۆتا بکەی ئەو هیچ جوابێکی منطقی لە ڕاستیا بۆ مەپێنی. ینی ئەسبابەکان ئەسبابی ئەمە نازانێ، بەڵام هەستێکە لە لای دروست بووە هەستەکەش بۆی لە کۆنەوە بۆی ماوەتەوە فەرەزەن جوابەکەی ئەو پەڕەکەی هین بێ دەڵێ باو باپیرانمان وایان کردووە ئێمە جوا دەکەین لەمە زیاتر جوابێکی ترینێ بۆ ئەمە. ئێمەش یەک قەدەغەکراوێکی کۆمەڵایەتیە لەناو ئەم کۆمەلگا بچووکە کە عیبارەتە لەم عەشیرەتە دەنگێکەیە کە ئەو دەنگە بە تاکەکانی خۆی دەڵێ ئەوە مەکە ئەوە بکە ئەم شتانەی بەسەرا فەرز دەکا لە ناو خەیاڵیایەتی
و ئەمە تەحکوم باڵسو و کەوتی ئەو تاکە خێڵەکیە دەکات لە ناو خێڵەکە ئەمە ئەو دەنگە کە لە ناو ئەم تاکە قسەی لەگەڵ دەکات لەسەر ئەوەی کە چی بکات و چی نەکات طبعا ئەمە لەسەر وەکو وتمان لەسەر ترسی لە ناو چوون لەسەر کۆمەڵە ینی حەزکردن بەمانەوە کە پێشتر باسمان کردووە حەزکردن بەمانەوە مەیل بۆ بانەوە غەریزەیەکە ڕەبتی بە جەستەوە هەیە ڕەبتی بە زیندویەتیەوە هەیە ڕەبتی بە بوونە حیوانەکەی ئێمەوە هەیە و لەگەڵ شانێکی ترە و حاجاتانەی کە ئینسانەتی ئەمانە تەمان جێبەجێکردنیان بە حکمی و پەیوەندی کۆمەڵایەتیانە لە کۆمەلگای هەر کۆمەلگایەکە شێوازی خۆی هەیە بۆ ئەوەی ئەمانەی دەستکەوێت ناچارێکی بکە پەیڕەوی لەو نەریتانە بکە کە هەن بەڵام کاتێک کە تۆ دێنی پرسیار دەخەیتە سەر نەریتەکان جوابی نێو کۆمەلگایە بۆ تۆ و لەبەرەوە ئەو کۆمەلگایە پەیڕەوی ئەسڵ لە نەریتێک دەکە خۆشی نازانێ بۆ پەیڕەوی لێ دەکا نەک لەسەر ئەساسی حەق پەیڕەوی لەمە دەکا لەسەر ئەساسی ئەدالەت پەیڕەوی لەمە دەکە نە ئەمە کۆمەڵە نەریتە بە هەوەسی خۆی دانراوە کەس نازانێت چه ئەساسیکی هەیە کام نەریتانە دانراوە ئەمە هەر لە منداڵیەوە وەکو دەنگێک وەکو هێزێک منی کۆمەڵایەتی ئەو منداڵە دادەمەزرێ منی کۆمەڵایەتی منداڵەکە کە لە ناو منداڵەکانادا دەمەزرێ یەک دەنگە هەمان دەنگە لە ناو چیا لە ناو هەر هەمویانە ینی دەنگی تایبەتی یەکێکیان نییە دەنگی منەکەی نییە منی ئەو کەسە دەنگی چییە دەنگی کۆمەلگاکەیە دەنگی ئەوەیە کە هەمووی پێوەی بەندە ئەو ڕێستا و نەریت و یاسایانەی کە لە ناو کۆمەلگاکە هەیە هەر وەکو چۆن تۆ لەناو پارچە ئاسنێکە کۆمەڵی ئاسنە جیازێکدا دەنیت و سیارەیەک بە پێم جیازە ئیش دەکا ئۆتۆمبیلێک یا ئەو پانکەیەک یا هەر شتێکی تر کە تۆ سیستەم دەخەیتە ناو مادەوە بۆ خۆی لە ناو خۆیان ئیش دەکا بە پێ کۆمەڵی یاسا و ڕێسا بە هەمان شێوەش سیستەمی کۆمەڵایەتی لە ناو منداڵە بەو شێوەیە دادەندێ دەچێندێت یعنی خۆی پرۆسەیەکی چییە لە ڕاستیە پرۆسەیەکی فیزیکی سایکۆلۆژیە هەر وەکو چۆن ئەمە بە شێوەیەکی تۆ فیزیایی دەتوانی سیستەم لە ناو مادە دانەی و ئامێری لێ دروستکەی کە خۆشگوڵێن بێ خۆ بەڕێوەبەر بێ ئێستا تۆ ئامێرێک لەو مێرانە تۆ سەرکاریان ناکەی بەڕێوەیان نابێ خۆیان بەڕێوە دەبن ئامراز فەرقی لەگەڵ ئامێرا وەکو پێشتر باسمان کردەوەیە بەڕێوە بردنەکەی لە دەستی خۆتایە سیستەمەکەی نەریتەکەی ئەوەی کە پێی دەڵێ وا بکە وامەکە بە ئامێرەکە وابێ وانە بێت بەو شێوەیە بجوڵێتەوە یا بەو شێوەیە نەجوڵێتەوە ئەوە لە کێیە لە ناو دەستی ئێمایە لە ناو ئێمایە نەریتەکە بەڵام لە ئامێرەکە نەک ئامراز ئەم نەریتە خراوەتە ناوچی ناو ئامێرەکە خۆی یعنی بەمانایەکی تر ئامراز ئەوەیە کە نەریتەکە لە دەرەوە لە کاراکەوە و کەسێک کە ئیشی پێک دەکا گوازراوەتەوە بۆ ناوچی بۆ ناو ئامێرەکە خۆی تەمان ئەم پرۆسەی گواستنەوەی نەریتە بۆ ناو ئامێرەکە و و کاتێک تر لە ناو ئامێرەکە حکم دەکا پێی دەڵێ ئەوە بکەوە ئەو مەکە بە ئامێرەکە فەرزان ئێستا ئەوەی کە لە ناو ئەم پانکا هەیە پێی دەڵێ ئەوە بسوڕێرەوە ئەوە مەسوڕێرەوە ینی کۆمەڵە فرمانە پێی دەدا لە ناوە سیستەمە و ئەمانە سیستەماتیک کراوە وەکە کراوە ینی ئەم مادەیە سیستەماتیک کراوە بە سیستەم ئاخێنراوەتە ناوی نەکراوەتە ناو سیستەمێکە ڕەبتا بێت لەگەڵەوی ترا وەل تاکی کۆمەڵایەتیش کۆمەلگاکە ئەم پرۆسەیە چۆن لە تەکنۆلۆژیا ڕوودەدا ئامراز دروست دەبێ بە هەمان شێوە کۆمەلگایەکی بچووکی خێڵەکی وەرگرین ئەویش چی هەیە کۆمەڵێ نەریتی هەیە دەیخاتە ناو منداڵەکەی و منداڵەکە دەکات بە ئامێرێکی کۆمەڵایەتی وەکە دەیکا بە ئامێرێکی کۆمەڵایەتی ئەو کاتە دەنگێک فرمانی پێدەکا لە ناوخۆیە حەسە بە چی حەسە بە ئەو فرمانانەی لەشکوێ هەن لە ناو نەریتەکە هەن کەواتە چیمان هەیە دەنگێکی گشتیمان هەیە تەبان ئەم دەنگە لە ناو کیا هەیە لە ناو تاکێکان نییە دەنگێکی تایبەت نییە بە تاکێک ئەم دەنگە لە دەرەوە هاتووە ئەم دەنگە بێگانەیە غەریبە بە بوونی ئینسان بوون ڕاستەقینەکە ئینسان و ئەم دەنگە داگیرکەرە و ئەم دەنگە هاتووەتە ناو تۆ و فرمانت پێدەدا و تۆ بە گوێی دەکەی لەگەڵ یا دەڕۆی گوێی لێ دەگری گوێر لێ ڕادەگری کەسەکە بۆ ئەوەی ژیانی کۆمەڵایەتی بە سەهلی بڕوە بۆ ئەوەی ئەو شتانەی دەستکەوێت کە کۆمەلگاکە پێی دەبەخشێ
دەبێت چی بکە دەبێت چەند بتوانێت باش گوێ لەم دەنگە بگرێ ئەوەندە دەتوانێت چی بکە لەناو کۆمەلگاکە مەقبول بێ کە لەناو کۆمەلگاکە لەناو سیستەمی کۆمەڵایەتیەکە مەقبول بووە و کاتە ئەو سیستەمە کۆمەڵایەتیش هەموو ئەو ئیمتیازانەی پێدەبەخشێ کە دەیدا بە کەسێک کە لەگەڵ یا یەک دێتەوە بەڵام لە بەرامبەر ئەمە چی هەیە دایمۆ نەسوکراتیکە هەیە ئەو دەنگەی تر کە دەنگی وجودە وجودی ئەو کەسەیە ئەو دەنگەی کە سوکرات ناوی دەنێ دەڵێ لە منداڵیەوە ئەم دەنگە لەگەڵ منە هەبوو بەڵام ئەم دەنگە هەرگیز فرمانی پێ نەکردوم یعنی مداخلەی ئەوەی نەکردووە کە فرمانم پێ بکا بەکردنی کارێک نە بەڵکو ویستی بێتم کارێک بکەم ئەو لەویا ئاماژەی پێداوم و منی ڕاگرتوم لە کردنی کارەکە و هێزێکی ینی چی ینی بەرگریکەرە ئەو پێت ناڵێ بکە بەڵام لە ئەگەر لە حەزتان کردبێ لە نەریتی کۆمەڵایەتیە هەر ئێستا تۆ بڕۆ بەسەر ئەو جادا بڕۆ چوزانم هەر خەڵکە و ئەمر بەسەرا دەکا خۆشی نازانێ بۆ ئەمر بەسەرا دەکا پێت دەڵێ ئەوە بکە ئەوە بکە ئەوەت بۆ وایە ئەوەت بۆ وایە محاسبەیەکی کۆمەڵایەتی دەکات ئێمە حەقی لەکوێ وەرگرتووە محاسبێت بکە بۆ قژت وایە بۆ سەر و پرچت وایە بۆ نازانم چی وایە بۆچی ئەمە ناکەی بۆچ هەمووی فرمانە ئەمە بکە دەبێ ئەمە بکەیت ینی بە معنایەکیت بە جۆرێکی تر پێت دەڵێ دەبێ بیکەیت لەبەرەوە ئەم دەنگە کۆمەڵایەتیە دەنگێکی فرماندەرە وەکو دەنگە دایمۆنیەکە نییە باکسەوە کاتێک کە فرمانێک کردەیە کە تۆ دەتەوێت بیکەی کردەکە کردەیەکی ڕاست نییە ئەو ئاگادارت دەکاتەوە لەوە بۆی لەسەر ڕاست بدێڵێتەوە ئاگادارت دەکاتەوە کە نەیکەیت کەواتە لێرە چیمان هەیە ئەو دەنگەی کە لە ناو تاکە هەیە ئەو دەنگە کە سوکران ناوی دەنێ دەنگێکی خوایی دەنگێکی دایمۆنی کە لە هەموو ئینسانێکە ئەم دەنگە هەیە ئەم شعورە هەیە بەڵام لەبەر ئەوەی هەر لە منداڵیەوە ئەم دەنگەی تر کە دەنگی کۆمەلگاکەیە دەنگی نەریتەکەیە دەچێتە ناو دەخرێتە ناو منداڵەکەەوە وەکو چۆن سیستەم دەخەیتە ناو مادەوە ئاوا ئەمە دەخەنە ناو منداڵەکەەوە کە دەخەنە ناو منداڵەکەەوە ئیتر ئەو دەنگەی کە دایمە ئەم منداڵە گوێی لێیە و ئەم کەسە گوێی لێیە چییە دەنگی ئەو منە کۆمەڵایەتیەیە ئەوەی کە غەریبە بە من ئەوەی کە من غەریب دەکاتەوە لە خۆم بۆچی چونکە شتانێکم بە ناچاری پێ دەکا من خۆم ئەگەر وازم لە خۆم نەیەنابێت ناتوانم بیکەم دەبێت واز لە خۆم بێنم جا دەتوانم ئەو شتانە بکەم دەبێت لە خۆم بگەڕێم دەستبەرداری خۆم بەم جا دەتوانم لەبەر ئەوە ئەم دەنگەی تر کە دێت هەر لە سەرەتاوە چی دەکا هەر لە سەرەتاوە جێگەی دەنگەکەی تر دەگرێتەوە دەنگە ڕاستەقینەکە کە دەنگی دایمۆنەکەیە جێگەی ئەو دەنگە دەگرێتەوە کە جێگەی ئەو دەنگەی گرتەوە ئیتر ئەو فرمان دەدا ئەو فرمان دەردەکاوە ئەو من دایمە گوێم لەوە و من ئیهتیمام بە چی دەدەم بە دەنگی ئەو و دایمە گوێ هەڵدەخەم بۆ کێ بۆ دەنگی منە کۆمەڵایەتیەکە نەک بۆ ئەو دەنگەی کە لە ناو خۆمە هەیە لێرە کێشە لە بینی ئەم دوو دەنگا دروست دەبێت دەنگێک کە هەر لەگەڵ بوونمانە لە ناومانە هەیە بەڵام لە ڕێگەی دەنگە بەرزەکەی کۆمەلگاوە کە دێت لە ناومانە هاوار دەکا بەسەرمانە ئەو دەنگە هەیە منە کپەی کە لە ناو خۆمانە هەیە ئەو دەکشێتەوە و هەتا ئەو هەبێ هەتا ئەو لە ناومانە دەنگە دەنگکە ئەم دەنگی ئەم نابیسرێ بەڵام کاتێ دەنگی ئەویشمان بیست ئەو کاتە دەنگی چی نابیسین دەنگی ئەم نابیسین یعنی چی دەنگی ئەم نابیسین یعنی کاتێک کە کۆمەلگار لێدین دەبێت شتانێکت بەرامبەر دەکات تۆ خۆت دەزانی ئەم شتانە فعلا هیچ مانایەکیان نییە یعنی تۆ گوناحێکت نەکردووە خراپێکت نەکردووە جا کێشە ئەوەیە کۆمەلگا زۆر جار ئەسەن لەسەر خراپەکاری تۆ قسە ناکات بێدەنگە کێشە ئەوەیە کاتێک کە ئەو منە کۆمەڵایەتیە دەرکی بەوە کردتۆ وەکو سوکرات دەڵێ کە تۆ هەست دەکا ڕوبەڕووبوون لە ڕوبەڕووبوونەوە یەکای لەگەڵ ئەو دەنگا لە ڕوبەڕووبوونەوەیکی ڕاستەقینە ئەلەو شوێنە ئیتر ئەو دەنگ بەرز دەکاتەوە و دەنگ بەرز دەکاتەوە تۆمەتبارت دەکات بە شتانێک کە فعلەن ئەو شتانە لەناو تۆ ئابوونی نییە لەناو خۆی ئابوونی هەیە لەناو تۆ ئابوونی نییە وەکو تۆمەتەکەی سوکرات فەرەزەن ئەوەی کە لە کتێبەکانی سۆفستایەکانە ئەو شتانەی کە لەبارەی خواوەندەوە هەیە تۆمەتەکە دەدێتە پاڵ سوکرات ئەوان بە کتێب دەفرۆشێ لەناو بازاڕە کەس قسە لەگەڵ گۆرگیاس و ئەمانە ناکە ئەمانە مەقبولن
بۆچی چونکە لە ڕوبەڕووبوونەوەیەکی فعلیانین لەگەڵ ئەو منە کۆمەڵایەتیە نەریتە بەڵام سوکرات لە ڕوبەربوونەوەیەکی فعلیایە ئەو شتانەشی نەکردووە بەڵام ئەو شتانەی دەخرێتە پاڵی بۆەوەی حکم بدرێ لە کاتێکە ئەم نەگەرە ئەو شتانەی ئەو قسانەی نەکردووە خەڵکیش گرتوویەتی بەکرێ وەکو مامۆسا ئەم شتانە بخاتە مێشکی منداڵەکانیەوە جا لێرەوە لە نێوان ئەو دوو دەنگە لەناو ئێمە دەنگی منێکی کۆمەڵایەتی کە دەنگی ئەو نەریت و ڕێسا و یاسایە کۆمەڵایەتیانەیە کە ئەسڵ ئەساسەکەیان ئێمە هەر نازانین چیە لە خەڵکیش بپرسارێ ئەمە لەکەوە هاتووە نازانێت چیە یعنی چی ینی معرفەی پێی نییە ئەمە لەکەوە هاتووە وەک کوێرانە شوێنی کەوتووە لەگەڵ دەنگێکە لەناو خۆتایە لێرە ئەم دوو دەنگە چی دەبن ڕوبەڕوو دەبنەوە تابان ئێمە کە دێنە ناو کۆمەلگا و لەدایەک دەبین بەر لەوەی دەنگە گوێمان هەڵخەین بۆ دەنگەکەی تر دەنگی بوون ببیسین یەکسەر دەنگی چی دەبیسین دەنگی کۆمەلگا دەبیسین دەنگی کۆمەلگا لە دەرەوە دێتە ناو ئێمە و خۆی دادەمەزرێنێ و ئیتر ئەو قسە دەکا ئەو دەبێتە حاکممان ئەو دەبێتە ڕێنوێنی کەرمان ئەو فرمانمان پێدەدا بەوەی کە چی بکەین و چی نەکەین کاتێ ئەو حزوری هەیە ئیتر دەنگەکەی تر چییە دەنگەکەی تر کە دەنگە ئەسیلەکەیە ئەو دەنگە خۆی دەکشێنێتەوە نابیستێ ئێمە قدرەتی بیستیممان نابێت گاڵ و دەنگە دەنگ و قڕقڕی ئەم دەنگە کۆمەڵایەتیە قسەکەرە زۆر بڵێ بێمعنایە ناڵێش ببیسین و ناڵێ لە ناو هێمن نییە چونکە ئەو دەنگە لە ناو ئەو پەڕیێن دەبێ ئەم قەرباڵقی و دەنگە بچێتە دەرەوەی تۆ اینجا بەرەبەرە بە دەنگێکی هێمن وەکو دەنگی مۆسیقایەکی هێمن ئەم دەنگە لە ناو تا پێیا دەبێ و ئەو دەنگە لە ناو هێمنیەکی زۆرە قدرەتی نەشونماکردن و بەرزبوونەوەی هەیە قدرەتی ئەوەی هەیە ئیتر بێتە ناو بیستنەوە و دەبێتە دەنگێکە ئیتر ئێمە بەژێنێ دەنگێک واتە ئەوی تر حازر بێ ئەمی تر غایبە و لە غیابی ئەوە ئەم حازر دەبێت لەبەرەوە تۆ جارێکی ترەوەی کە سیستەماتیک کراوی تۆ لە ڕێگەی کۆمەلگاوە فعلەن دەبێ بە پرۆسەیەکا بڕۆی ئەمە بخەیتە دەرەوەی خۆت خستنە دەرەوەی خۆت یانی ئەوە ناجایەتی بکەیت یانی ئەوەی لە دەرەوەی خۆت دایدەنیت و دەبێ ئەوەی لەناو ئەمایەدانراوە ئەو گوتنە ئەو دەنگەی کە ئەو منە کۆمەڵایەتە پێت دەڵێ دەبێ موافق بێتەوە لەگەڵ چیە لەگەڵ ئەوەی کە دەنگەکەی ناو خۆت دێڵێ اینجا تۆ قبولی فرمانەکە بکەی یعنی بە معنایەکی تۆ ئەو ڕەفز ناکەیتەوە بەڵام کەی ئەو لەگەڵ ئەو دەنگەی ناوەت ساز بوویەوە ئەوە وەردەگری کە سازە و ئەوەش وەرناگری کە موافق نییە لەگەڵ دەنگەکەی ناوتوە ئەو کاتە ئەو دەنگە هەبێت و نەبێەوەی دەرەوە تۆ بە پێچی دەڕۆی بە پێ دەنگەکەی ناوەی خۆت دەڕۆیت جا لێرە ئێتر بەرەبەرە باس لەوەی دەرکردنی سوکرات دەکەین بەو دەنگە بزانین لە شتێک لەو شتانەی کە لێرە سوکرات باسی دەکا ئەوە دەبینین کە سوکرات خۆی دێت ڕێک ئەو دەنگە لە ناو خەڵکەکە دەبیسێ بەبێ ئەوەی خەڵکەکە قسە بکە ئەو گوتنە دەبیسێ کە لە ناو خەڵکەکە لە مێشکی ئەو خەڵکەی دانیشتووە دێت و دەڕوا و دەگوزارێ سوکرات خۆی ئەمە دێنێت بەبێ ئەوەی ئەوان بیڵێن ئەمە دێنێت و دەڵێت و ئەلێرەوە دەچێتە ناو مۆزۆی مردنەوە جا بزانین شتەکەی کە دەڵێت چییە تەمان دەڵێ لەوانەیە ئاوا قسە دەکا دەڵێ لەوانەیە بۆ ئەم وەزعی کە منیتیام هەندێکتان بڵێن باشە سوکرات ئەوە شەرم ناکەی لەوەی کە بە ژیانێکی واوە سەرقاڵیت کە لەوانەیە بەهۆیەوە ئەمڕۆ بتگەێنێ بە مردن ئەمە کێ ئەم قسە دەگا سوکرات باشە سوکرات ئەوە شەرم ناکەی ئەو دەڵێ چی ئەڵێ لەوانەیە هەندێکتان بڵێن یعنی چی یعنی نەویان وتووە بەڵام ئەمە چیە لەکوێ هەیە ئەلێرەیانە هەیە ئەمە ئەو منە کۆمەڵایەتیە دەینێرە بۆیان ینی دەینێرە بۆیان بەڵام ئەمان نەیان کردووە بەگوتن یعنی زۆر شدەیە ئەو منە کۆمەڵایەتیە دەینێرەت و تۆ نایکەی بەگوتن و کەسانێکان ئەم دەنگە زۆر بەرزە لە ناویانە تەبەن چەند ئەم کەسانە لەگەڵ نەریتە کۆمەڵایەتەکە تەماهی بکەن ئەوەندە دەنگی نەریتە کۆمەڵایەتەکە بەرزتر دەبێتەوە و ئەمانەی کە ئاوا سازن لەگەڵ دەنگەکە ئەمانە نەگەر دەنگەکە دەبیسن
فعلیشی دەکەنەوە، یعنی دەکەنە کردار و دەکەنە حکم. ئێستا تۆ مەتەکەی میلتۆس لەسەر سوکرات لەکوێوە هاتووە؟ لە هەمان دەنگەوە هاتووە، بەڵام میلتۆس کردوێتی بەچی؟ هێناوێتی قسەکردن، کردوێتی بە قسە، دەنگی ئەمان هێزە، کردوێتی بە قسە، هەر بەوەشەوە نەوەستاوە کردوێتی بە قسە، قسەکەشی کردووە بە حکم، هەر بەوەشەوە ناوەستن کە ببێ بە حکم، حکمەکەش دەبێ بەچی؟ بە سزاکە، یعنی دەبێتە شتێکی فعلی و دەبێتە سزادانی سوکرات بە مەرگ، یعنی دەبێتە حکم. و لێرەشەوە سوکرات دێ چی دەکات لێرە لەم شوێنە؟ باسی ئەوە دەکات، دەڵێ ئەو هێزەی ناو ئێوە قسەیەکی تریشی هەیە بە منی دەڵێ لە حاڵەتی منە، قسەکەش چییە؟ ئەوەیە دەڵێ باشە سوکرات، باشە تۆ چی داوە لەم ژیانەی کە پێی دەژی، بۆ ئەم ژیانە دڵبژاردووە، عیب ناکەی، شەرم لە خۆت ناکەی، ئەی بۆ تۆ نییە قەتبیری لەوە نەکردوێتەوە تۆ ئەگەر لەسەر ئەو ڕێگایە بژی بەو ژیانە بژی ئەمڕۆ هاتووی بۆ مردن، و تۆ وەکو بڵێ نەتدەزانی ئەگەر بێت و بەو ڕێگا بڕۆیت تووشی مردن دەهاتی، لەوانەیە تۆ ئەمڕۆ حکمت لەسەر بدرێ و بمری، چونکە هەر لە دوای مەحکەمەکە ئەوەندە نامێنێتەوە سوکرات، هەر لە دوای ڕۆژێک ئەگەر کەشتیەکە دوانەکەوێ ینی یەک ڕۆژ مۆڵەتی هەیە، دوای ئەوەی تر ئەدامی دەگەن. ئەڵێ باشە سوکرات، ئەوە شەرم ناکەیت لەوەی کە بە ژیانێکی واوە سەرقاڵیت کە لەوانەیە بۆیەوە بەهۆی ئەمەوە ئەمڕۆ بگەی بە مردن. ئەم قسەیە تەمان قسەی کەس نییە، بەڵام قسەی چییە؟ قسەی هەمووشیانە. و ئەم قسەیە لەکوێ دەردێنێ؟ ینی بۆ نمونە کاتێک کە کەسەکان خۆیان دەخەنە ئەو شوێنەی سوکرات لەبەرەوەی لە مردن هەڵدێن، لەبەرەوەی لە مردن دەترسن، لەبەرەوەی حەزیان بەوەیە زیاتر بمێننەوە، ئەم قسەیە دێ بە خەیاڵیانە، ینی بشنە شوێنەی سوکرات شەرم لە وەکو بڵێ هەست دەکەن ئەوەی کە کردویانە شتێکی باش نییە و دەگەڕێنەوە سەرچی تۆبە دەکەن لەوەی کە کردویانە، و جارێکی تر هەست دەکەن ئەوەی کە کردویانە شتێکی خراپە و بەرەبەرە دەشنەوە سەر ئەوەی کە کۆمەلگاکە داوای دەکا. بەڵام سوکرات ئەمە دێنێ دەیخاتە ناو گفتوگۆیەکەوە لەگەڵ دەنگەکەی ناو خۆیە، هەنی جەدەلێک دروست دەکات لە بینی چی؟ لە بینی ئەم گوتنەی کە گوتنی منە کۆمەڵایەتیەکەیە لەگەڵ ئەو گوتنەی کە گوتنی منە منی تاکەکە، ئەو گوتنی بوونیەتی، ئەو گوتنەی کە لە ناو خۆیە بە ئەسیلی هەیە لە دەرەوە نهاتووە. سوکرات لێرە وا جواب دەداتەوە، دەڵێم من دەڵێم بۆ ینی بەرامبەر ئەو قسەی کە کەسێک دەیکا دەڵێم نا تۆ نەت پێکاوە، نا برادەر تۆ نەت پێکاوە، مرۆڤ گەر کەمێک مرۆڤیەتی تیا بێ وا بیر ناکاتەوە، ئەو تەنها حساب بۆ ئەوە دەکا ئەو کردەیەی لێی دەکەوێتەوە، کردەیەکی دادوارانەیە یا زاڵمانەیە، جگە لەوەی ئێوە دەبینن کەسێکی ئابرومەند خۆی بپارێزێت حساب نەبۆ مردن دەکات و کەسێکی ئابرومەند بێ ئابروی خۆی بپارێزێ نەحساب بۆ مردن دەکات نە بۆ هیچ شتێکی تر. تەمان لێرە زانی سوکرات چی دەکات؟ هەر سوکرات بەو دەنگە کۆمەڵایەتیە بە قەولێکی تری دەنگە کۆمەڵایەتیەکە چی دەکات؟ دێت هەمان ئەو قەولە ڕەت دەکاتەوە کە قەولی هەر منە کۆمەڵایەتێکەیە. یعنی چی؟ یعنی ئەو منەی کە هەیە و ئەم گوتنەی وتووە لە عینی کاتا گوتنێکی تریشی هەیە کە دژی ئەمەیە. جا سوکرات لێرەوە دەچێتەوە ناو عادەت و ئەوەی کە منە کۆمەڵایەتیەکە وەکو حکایەت لە شێوەی حکایەتە تەنها بۆ حکایەت بۆ خەڵکەکەی دەکا وەکو دەنگێک لە ناو ئەوانە دەزرنگێتەوە. لێرە دەچێتە ناو مۆزۆی ئابرومەندیەوە، مۆزۆی شەرەف، و لێرە لە مەوزوعی شەرەفە ئەم قەولەی تر ڕەت دەکاتەوە. باشە سوکرات تۆ شەرم لە خۆت ناکەی بە ژیانێک دەژی کە ئێستا تۆی ئەوا بەرە و ئیم شەو لەوانەیە ئیتر هەر ئەمڕۆت ماوە و دەتخاتە بەردەم مردن، ئەی تۆ ماڵ و منداڵت نییە، ئەی تۆ نازانم چیت نییە، ئەی بۆ ینی هەموو ئەمانەت وەلا ناوە تۆ شەرم لە خۆت ناکەی. ئەو لە بەرامبەر ئەمە شتێک دەڵێ، ئەڵێ ئەی ئەوە تا نەبیستووە باسی یەکێک لە حکایەتی پاڵەوانەکانیان دەکا، ئەو زانمەوەی هیکتۆرە کە ڕەفیقەکەی
دەکوژێت لەلایەن دوژمنەکەیەوە ئەویش دەیەوێت تۆڵەی بکاتەوە تۆڵەی ڕەفیقەکەی تەبان ئەمە ڕەبتی بە شەرەفەوەیە ڕەبتی بە ئەخلاقەوە نییە یعنی ئەمە ڕەفیقەتی کەسێک کوشتوویەتی ئەویش دەبێت تۆڵەی بکاتەوە و لەبەر ئەوەی خەڵک پێی نەڵێ چەند ناپیا بوو تۆڵەی ڕەفیقەکەی نەکردەوە یعنی ئەمە علاقەی بەچیەوە نییە علاقەی بەوە نییە ئایا حەقە ئەم تۆڵەکردنەوە یانە علاقەی بەوە هەیە ئەم دەنگە کۆمەڵایەتیە پێی دەڵێ بزانن چەند کابرایەکی نازانم چیە و نەیتوانین تۆڵەی ڕەفیقەکەی بکاتەوە ئەمە تەمان لە ناو شتی ئینی عەشایریە لەوانەیە زۆر باوە کەسێک برایەکی دەکوژێەوەی تر ئەو کۆمەلگایە هەمووی لێ هەر دەبێ ناپیاوە نەیتوانی تۆڵەی براکەی بکاتەوە ئەم علاقەی بە شەرەفەوەیە یعنی علاقەی بە حەق و عەدالەت و ئەوەی ئایا ئەمە حەقە بیکەی یا ناکەی بەوە نییە لێرەوە سوکرات دەڵێ باشە کەسانێک بۆ شەرەف بۆ ئەمە کە خەڵک لەبەرەوەی تووشی عیب و عار نییە لە بەرامبەر خەڵکە لەبەر ئەمە باکی بە مردن نییە ئێستا من چۆن دەبێ باکم بە مردن بێ بۆ مۆزوعێک کە من لەسەر ئەم مۆزوعەم کە لەسەر مۆزوعی حەق و عەدل و ئەمانەیە یعنی کەسێک بۆ شەرەف ئاوا باکی بە مردن نەبێ من چۆن بۆ حەق باکم بە مردن بێ دەیەوێت ئەمە بڵێ جا لێرەوەی هیکتۆرەوەیە تەبان دایکی پێی دەڵێ ڕۆڵە ئەگەر تۆ بێت و تۆڵەی ڕەفیقەکەت بکەیتەوە بیکوژیت ئەوە خۆشت دەمری یەکسەر دوایەوە ئێتەویش بە دایکی دەڵێ جا مردن چییە کاتێککە من ئەی دەتەوە من بە عیب و عارەوە بژیم خەڵک ئاوا سێرم کاکە من بێوەفا بووم بەرامبەر ڕەفیقەکەم خەڵک ئاوا سێرم کە ئەمە کێیە ئەمە ئەو هێز دەنگە کۆمەڵایەتیە کە لە منداڵیەوە لە ناو تاکەکە دەچێنرێ بەدەر لە دەنگە دایمۆنیەکەیەوەی سوکرات کە دەنگی بوونی خۆتە لە ناو خۆتەوە دێ ئەلێرەوە ئەم حاڵەتە دروست دەبێ جا سوکرات دەڵێ باش ئێوە لە ناو خۆتانە ئێوە سەرزەنشتم دەکەن لەسەر ئەوەی کە من معقولە من بۆ ئیشێکی ئاوا یعنی ئەوەندە دەهێنێ من ژیانم بخەمە مردنەوە بۆ شتێکی ئاواکە دەیکەم ئەویش دەڵێ ئەی باشە ئەوەندە دێنێ دەیوێت ئاوا بڵێ باشە ئەوەندە دێنێت تۆ لەسەر قسەی خەڵکو و لەسەر مۆزوعی شەرەف تۆ حساب بۆ مردن نەکەی کامیان گرنگە من تیایە حساب بۆ مردن نەکەم ئەوەی کە حەقە یا ئەوەی لاقی بە عیب و عار و شەرەفەوە هەیە ئەوەی کە عەدالەت و ڕاستیە یا ئەوەی کە ئاوایە من کامیان مستحقترە کە من بۆی بمرم یانی کامیان شەرەف یا حەق لێرە ئەڵێ ئێوە باشە قبولتانە ئێوە قبولتان یعنی بە دەنگەکە دەڵێ ئەمە دەنگەکەی ناوەوەی لەگەڵ دەنگەکەی کۆمەڵایەتێکە ئەم جەدەلە دەکا تۆ ئیستعداد دەدەیەت لەسەر شەرەف ژیانی خۆت لە دەست دەی لە کاتێکە ئەمە تەنها هاشوهوشێک و دەنگ و هەرای خەڵکە بۆی لەناو خەڵک بە ناشیرینی سێرن نەکە نەک لەبەرەوەی خۆت ناشیرینی لەبەرەوەی خەڵک بە کەسێکی بێوەفا و خراپ نەزانێ نەک لەبەرەوەی خۆت لە خۆت خراپی بۆ ئەوەی وا نەزانن کەوایت ئەی باشە بۆ ئەوەی وا نەزانن کەوا یعنی لە چاوی خەڵکەوە تۆ خراپ نەبیت ئەمە گرنگترە یاوەکو من لە خۆما خراپ نەبم و مردن قبولکەم کامیان گرنگترە من لە خۆما خراپ نەبم یا لە خۆما چاک بم و مردن قبولکەم باشترە یا لە چاوی خەڵکەوە چاک نەبم و لە کاتێکا لە خۆما من ئەمە دەکەم لەبەرەوەی خەڵک پێم دەکات لەسەر ئەساسی ئەوە نەم کردووە کە ئەمە حەقەیانە فەلەن بەم کردەیە من خراپ دەبم یعنی من خراپ دەبم بەڵام لە چاوی ئێوەوە چاکم بۆ شتێکی ئاوای کە لە چاوی ئێوە چاکم مردن قبولکەم باشترە یا بۆ ئەوەی کە من لە خۆما چاک بم مردن قبولکەم ئەمە تەمان دیالکتیکی نێوان دەنگە کۆمەڵایەتیەکە و ئەو دەنگە ڕاستەقینەی ناو بوونی ئینسانەکە ئاراستەی دەکا ئەلێرەوە ئەو دوو دەنگە دەکەونە ناو ئەو ئێنەی کە هەیە ئەو ململانەی کە هەیە اینجا سوکرات باسی ئەوە دەکات دەڵێ ئەم ئینەی ئێوە ئەگەر ئەمە بێ بە خەیاڵتانە کە دێت شتێکی زۆر بێمانایە لە کاتێکا ئێوە من دەناسن لە سەردەمێکە تەمان باسی ئەو سەردەمە دەکا کە ئەو بەپێی نەڕۆشتوە بەڕێوە یعنی بەپێی ئەوەی کە لە ناوی هەیە نەڕۆشتوە بەڕێوە بەپێی ئەوە ڕۆشتوە بەڕێوە کە نەریتە کە عادەتە ئەڵێ من لە
بیرتانە و کاتێک کە ئەسینا تەبان تووشی جەنگ بووتەوە و یەکێک لەوانەی چوەتە جەنگ سوکرات بوو و لە موقعی قیادەشا دایانناوە وەکو قایەدێکی جەنگ دایانناوە ئەڵێ من ئەو کاتێک کە لە وەکو قایەدێکی جەنگ داندام و جەنگەکە ئاوا زۆر زۆر تند بوو لەبەر ئەوەی من لەوێ داندا بووم وەکو قایەدێک ئەو هینەم پێدرا بوو من لە مردن هەڵ نایەتم ئەو کاتە لە کاتێککە ئەمە قائدێک منی ینی منیان کردووە بەسەرکردە منیان لە شوێنی قیادەت داناوە من دانراوم من خەڵک دایناوم لێرە کەسێکی تر دایناوم حکومەت دایناوم چوزانم هەر شتێکی تر لە دەرەوە منی لێرە داناوە من کە لێرەم وەزیفەکەم لێرەیە من ئەم وەزیفەیەم ئەم ئیشەم جێ نەدەهێشت لە ترسی مردن جێم نەهێشت ئێستا کاتێک کە من خوا لە ڕێگەی دەلفیەوە مەعبەدی دەلفیەوە منی خستووەتە سەر ئەم ئیشە چۆن لە ترسی مردن ئەم ئیشە جێ دێڵم لێرە هەم قارنەیەک دەکات لە بینی ئەوەی کە کۆمەلگا دەیدا بەسەرتا مەسئولیەتی کۆمەڵایەتی لەگەڵ مەسئولیەتێک کە مەسئولیەتێکی خواییە جای دەکاتەوە ئەڵێ بۆ ئەوە من ئەمەم جێنهێشت لە مردن هەڵنەهاتم چۆن بۆ ئەمەیان لە مردن هەڵدێم کامیان مستحقی ئەوەیە شیاوی ئەوەیە کە من لە مردن هەڵنێم بووی و ئەمە ئیشەکە کە من دراوە بەسەرما وەکو بڵێ ئەم مەسئولیەتە من چۆن لێی هەڵدێم لە کاتێکە ئەم مەسئولیەتە خوا لەسەر منی داناوە تاوان دواتر باسی ئەوە دەکا کە مەسئولیەتەکەی چییە و لەکوێوە ینی ئەو چی دەکا وەزیفەی چییە و ئەم وەزیفەیە چۆن دراوە بەسەرە و چۆن ئەم وەزیفەیە وای لێ کردووە کە ماڵ و منداڵەکەی وەکەوەی کە گلەی لێ دەکەنەوان ماڵ و منداڵەکەی ئێمال کردووە و فلانی کردووە و فیساری کۆمەڵە شت کە لە کۆمەلگاوە دێت چونکە لەو شوێنەوە کۆمەلگا سێر دەکە ئێترەوە هەڵ دەدا دواتر وەڵامی ئەوانە بداتەوە کە ئەم دەنگە کۆمەلایەتە بداتەوە بەچی وەڵامی دەداتەوە بەم دەنگە ناوەکیە وەکەوەی کە لەم دوو نمونە بە زۆر زۆر بەوازەحی دیارە یەکێکیانەوەی هیکتۆرە کە بە مۆزوعی لەبەر شەرەف لەبەر ئەوەی کە ئەم کەسە لە ناو خەڵکان نەشکێ دەچێ مردن قبول دەکا لەگەڵەوەی کە لە بەرامبەر ئەمە ئەوەی کە ناوەوەی خۆت تۆ ئاراستە دەکا ئەگەر بەرەو مەرگیش بێ ئەوەیان حەقا لەسەرەوەی کە حەقا یعنی لەسەرەوەی کە تۆ لە ناو خۆتە دەکەویتە ناو چاکبوون و چاکیت نەک دەتەوێت خۆت چاکەی لە لای خەڵک چونکە ئەویتریان خۆ چاکردنە لە لای خەڵک ئەویتر ئەوەیە کە دەرەوە دەتبینێ بە چاک یعنی چاک دەبیندەی نەک چاکی تاوان چاک دەبیندەی ئەمە هەروەکو ئەوەی ئەو معریفەیە کە تۆ دەزانی وا دەزانی و نازانی ئەمەیان زانینێک کە جۆرێک کرد لە زانینی ساختە لەگەڵ ئەوەی کە فعلەن دەزانی جیاوازە یا ئەوەی کە من دەزانم کە نازانم تاوان من دەزانم کە نازانم زانینی ئەوەی کە نازانم ئەم زانینێکی ڕاستەقینەیە لەوە ڕاستەقینەترە کە من نازانم بەڵام وا دەزانم کە دەزانم وا دەزانم وازانین نەکزانین ئەمی تریشیان وا دەبیندێ وا بینینە وا دەبیندێ چاکە نەک لە خۆیان چاکە وا دەزانێ نەک دەزانێ وا دەبیندێ کە چاکە نەک لە خۆیان چاکە ئەمە هەمووی جاکاریە لە نێوان ئەوەی کە وا دەبیندێ وایە لەگەڵ ئەوەی لە خۆیان وایە ئەوەی کە لە خۆیان چاکە لەگەڵ ئەوەیە کە چاک پەردەیەک توزانم ڕواڵەتێکی چاکانەی بۆ دروستکراوە بۆ ئەوەی چاک ببیندێ و کێشەکە ئەلێرایە لە بینی چاکێتی ڕاستەقینە و چاکێتی ساختە و لێرە مەوزوعی مردن تەبان ئەو دەڵێ ئێوە کێشەتان تەبان لەگەڵ مردنا بە هەمان شێوە هەر کێشەی نەزانینە و وا دەزانن ئەڵێ دەیوێت باسی ئەڵێ نێنی ئەوەی کە من لە مردن ناترسم و ئەوانەی تر لە مردن دەترسن ئەلەم خاڵایە خاڵەکە ژەبتی بەو مەبداوە هەیە کار لە سەرەتاوە وتمام حەوەرەکەی لەسەر بەندە ئەویش من دەزانم کە نازانم بەڵام ئەوان وایان دەزان و کەچی نازانن جامە لەکوێوە لەسەر مردن هێن دەبێت ئەو دەڵێ باشە من شتێک کە نەزانم ئەگەر تووشم هات بەهۆی تووشاتنمەوە بەهۆی ئەوەی کە من دەکەومە ناو ئەو ڕووداوەوە ئەرێ تووشی چاکە دەبم یا تووشی خراپە نازانم من ئەمە ڕێگای ئەوەیە کە بمباتە ناو ژیانێکی خۆش یا ڕێگای ئەوەیە بمباتە ناو ژیانێکی ناخۆش کاتێک من ئەمە نازانم
لە شوێنەکە دەڵێ کاتێ من لە جانم حادیث ینی نازانم لە حادیث وەزع ئینسانەکان چۆنن کاتێ من نازانم ئەمە کە شتێکم نەزانی چۆن من دەبێت لێی بترسم و من لەبارەی مردنەوە مردن چیم لێ دەکا کێ دەڵێ مردن خەیر نییە بۆ من چاکە نییە بۆ من کێ دەڵێ مردن من ناخاتە ناو ژیانێکی چاکترەوە لەوەی کە هەیە کێ دەڵێ کە من نازانم نامخاتە ناو ژیانێکی چاکترەوە یا باشترەوە ئەلێرا من چی دەکەم لەبەر ئەوەی من نازانم و دەزانم کە نازانم لەبەرەوە من ترسم لە چی نییە لە مردن نییە و لە مردن هەڵنایم بۆچی چونکە نازانم چی دەبێت و چی نابێت ئەمەی کە دەبێت لە دوای مردنەکە نازانم چی و چی نییە مادام نازانم لێ هەڵنایم بەڵام ئێوە وا دەزانن وەزعی ئەوانە دەزانن کە لە حادیثان وا دەزانن لەوێەوە هاتوونەتەوە هەموو شتێک دەزانن لەبەر ئەو وا دەزانن کە دەزانن وا دەزانن مردن شتێکی خراپە وا دەزانن ئاوایە لەوێەوە کە خۆتان زانینێکی ساختەتان لەبارەی مردنەوە دروست کردووە ئەمەیە ئێوە دەترسێنی لە مردن بەڵام لەبەر ئەوە من ئەم زانینە ساختان بۆ خۆم دروست نەکردووە من لە مردن ناترسم چونکە لە مردن ناترسم لەبەر ئەوەی نازانم بەهۆی مردنەوە چی ڕوو دەدا کە نەزانم بۆ حکم بدەم جا حتما ئەوەی بە نسبەت جا لێرە هینەکەیە لێرە شتەکەیەوەی دامگاشی شارەتی پێدا لێرە ئەو دەڵێ دایمۆنەکەی من ئەو دەنگەی کە لە ناومایە ئەگەر من بەرەو شتێک بڕۆم بمێوە شتێک بکەم ئەو قەت پێم ناڵێ بکە فرمان بەکردن نادا بەڵام ئەگەر بمێوە فکر لە شتێک بکەم بیکەم ئەو ڕێگە دەگرێت لە کردنەکەی ئەگەر بزانێ نەتیجەکەی خراپە ئەڵێ من کاتی هاتم بۆ محکەمە ئەو ڕێگەی لێ نەگرتم وە کاتێک من ئەو ڕێگەم دەدا بەرەو مردن بڕۆم ڕێگەم دەدا یانی چی یانی مردن چاکە یانی ئەم مردنە چاکە ئاخر هەموو کەسێک خۆ هەیە بە مردنێکی چاک دەمرێ هەیە بە مردنێکی خراپ دەمرێ چۆن هەیە بە ژیانێکی چاک دەمرێ و بە ژیانێکی خراپ دەمرێ مردنی چاکیش و مردنی خراپیژێ فەرزەن تو کابرا لەسەر دزی دەمرێ ئەم بە مردنێکی خراپ مردووە بەڵام کەسێکی وەکو قازی محەممەد بە مردنێکی باش دەمرێ بۆیە کە بە مردێکی باش دەمرێت دەچێتە ناو مردنەوە ینی مردن لێرە هینە ینی ئەویش باش و خراپی هەیە جوان و ناشرینی هەیە خۆش و ناخۆشی هەیە ینی مردن هەیە خۆشە مردن هەیە ناخۆشە حەسەبەوەی پەیوەستە بەوەوە کە تۆ ئەوەی کە بەرەو مردنت دەباچیە ڕێگاکەت ئەو ڕێگایی دەتگەیەنێ بە مردن ئەو ڕێگایە چییە ڕەبتی بە ڕێگاکە ینی ڕێگاکە تعریفی مردنەکەت بۆ دەگا بەڵام لێرە تامان سوکرات وەکو وتمان ئەو دەنگە زانین ناداتێ لەبارەی ئەوەی کە لە دواتر دەبێت چونکە وتمان ئەوەی دەبێت و نابێت ئێمە نایزانین ئەوەی کە دەکەم و نایکەم دەیزانم نەک ئەوەی کە دەبێت و نابێت لەبەرەوە ئەم دەنگەش ڕێگەت دەدا بیکەی بەڵام پێت ناڵێ بۆ بیکە یا ڕێگەت نادا ئەفەن ڕێگەت دەدامە بیکەی چونکە کە شتێکت ویست بیکەی ئەو ئەگەر خراپ بوو نەیاڵێ بیکەیت کە ڕێگەیدا بیکەی ئەوە ینی چییە یعنی ڕێگاکە ڕاستە لەسەر لەناو ڕێگای چاکبوونەکەیت لەناو بوونەی لەناو تەکوینەی لەناو فەسادانی کاتێک کە تۆ دەگەیتە مردن دەبێتە قمەی پێگەیشتنی تۆ حتمما مردن ئەو نەتیجە پێگەیشتنە کامڵەیە کە تۆ وجودت لەناو مردنا دەدرەوشێتەوە کامڵ دەبێ ئەوەی لەناو تا هەیە لەناو مردنە وەدیدێ پەیامەکە لەناو مردنا دەگات فەرزەن ئەوەی قازی پەیامەکەی دەبوایە هەر بچێتە ناو مردن ئەوەنە لەوێ دەدرەوشایەوە ینی بوونی لەناو مردنەکە دەدرەوشێتەوە کاتێک کە تۆ بوون لەناو مردن تا بکوژێتەوە ئەو کاتە ئەو مردنەوە مردنە دوو مردنی جیاواز یعنی مردن ڕەبتی بەبوونەوەیە ڕەبتێکی جەوهەری بەبوونەوە بوون معنای مردن تحدید دەکات
و ئەوە بوونە تەحدیدی دەکا ئەرێ مردن چییە؟ مردن چۆنە ینی جا لێرەوە لای ئەم دەڵێ دایمۆنەکە ئەو دەنگە خوایەکە لە ناومایە ڕێگەی لێ نەگرتم بێن بۆ محکەمە مادام ڕێگەی لێ نەگرتم کەواتە چییە؟ کەواتە من لەمەوە دەزانم کەوەی پیایە دەڕۆم ئەگەر بەرەو بشم گەێنێ بە مردن ئەوە هەر چییە؟ هەر چاکە یعنی نەک لە مردنەکە خۆیەوە لەوەوەکە نە ئەو ڕێگەی پێداوم ینی ئەو دەزانێ کە ئەوەی لە دوای مردنەکە ڕوودەدا چییە نەک من بەڵام ئەو کە من دەڕۆم ڕێگەم لێ ناگرێ مادام ڕێگەم لێ ناگرێ کەواتە ئەوەی چاوەڕێم دەکات چاکە ما ئیتر چی بێت و ئەو لێەوە دەڵێ بەوان دەڵێ گرنگ ئەوەیە ئینسان بە ژیانێکی چاک بژی تر تووشی مردن دەبێ یان نابێ هەر هەمووی تووشی مردن دەبێ دەڵێ گرنگەوەیە تۆ ئەوەندە بژی کە بتانی بکەویتە ناو چاکبوونەوە ئیتر ئەو ژیانەی کە دەیکەی لە ناو چاکبوو نابی بیتە سەر لەبەرەوە ئەوەی گرنگە دەبێت و خەیاڵت لای ئەوە بێت لە ناو چاکبوو نابی نەک خەیاڵت لای ئەوە بێ ئەرێ دەمری یان نامری ئەوە فەرقی من و ئێوەیە جا ئەم هوشیاری بە مردن لەوەیە کە هوشیارە بەوەی کە لەبارەی ئەوەی کە دەبێت نایزانێ مادام نایزانێ حکمی تیانادا مادام نایزانێ خۆی پێوە سەرقاڵ ناکە کە تۆ وات زانی دەزانی یعنی زەنت برد بە گریمانە لەناو خۆتان ئیشت بەم احتیمالانە کرد ئەو کاتە تۆ خۆت دەترسێنی چونکە خۆت ئەو احتیمالانە وەردەگری کە ترس ناکەن کە ئەو احتیمالانە وەرگرت کە ترس ناکەن هەرز دەکەی بەرەو ئەوێ دەڕۆیت و ئەمە مەسیرتە لە کاتێکە ئەمە دیار نییە تۆ بەرەو کوێ دەڕۆی دیار نییە ئەوەی کە دەبێت چییە بەڵام خۆت ئەمە گریمانە دەکەی لەبەرەوە دەڵێت ترسی ئێوە تەنانەت سەرچاوی ترسانی ئێوە کە ترس شتێکە زۆر ناخۆشە ئێتر لێ تێک دەدا یەکێک لەو شتانەی کە ژیان ناخۆش دەکات ترسە و ترس لە مردنەوە هەر جارێ گەورەترین ترسە لە مردن ئەوەی کە ئینسان ناڕەحەت دەکات ئەڵێ ئێوە ژیانتان بەم ترسە وێران کردووە سەبەبەکەی هەر لەوەیە وا دەزانن مردن چییە لە کاتێکە نایزانن وە زانینێکی ساختتان دروست کردو ئەو زانینە ساختەیە ژیانی تێکداون بەڵام من زانینێکی ڕاستەقینەشم بە مردن نییە نایاڵم زانینێکی ساختە لە ناوما دروست بێت لەبەرەوە نایاڵم زانینێکی ساختە لە ناوما دروست بێت من ترسم لە مردن نییە پرسیارەکەی تۆش مەگەر بخێنە ڕۆژێکی تر حتما مردن خۆی بەشێکە لە پرۆسەی بوون مردن ینی مردن دەبێت ڕوو بدا ینی بە معنایەکی تر ئەگەر لە کەسێکە بیەوێ کەسێک بکوژێ مردن لەناو کەسەکە ڕوو نەدا ئەم کەسەش ئەوەی کە دەیەوێت بیکات ئەو کەسە نامرێ چونکە مردنەکە لە ناوی ڕووی نەداوە ینی ئەمەی کە فیزیکیە دەرەوە دەیکا کردنە لەگەڵ بوونەکە دەبێت موافق بێتەوە لەگەڵ بوونەکە موافق نەبێت لەگەڵ فرمانی بوونەکە دەبێت موافق بێتەوە اینجا مردنە ڕوو دەدا ئەوانە بەوەی بەکردنەکە هەر ڕوو نادا یعنی لەبەر ئەوە کەسێک دەڵێ من دەتوانم کەسێک بکوژم ئەمە قسەی بێمانایە کەسێک دەتوانێت فعلەن دەتوانێت تەقەی لێ بکات دەتوانێت بەڵام ئایا ئەم کەسە بەمە لە ناو دەچێ یا لە ناو ناچێ ئەوە نە ئەم دەیزانێ و نە کەسیش دەیزانێ چی ڕوو دەدا لەو لەحزا دەبێت فعلەن مردنەکە ینی ئەو دەبێت لەو کاتا ئەوە ئیتر کاتی مردنی ئەوە دەبێت لەویا بمرێ و ئەمە موافق بێتەوە لەگەڵ ئەوی ترا اینجا یعنی ئەو کاتە ئەم وەسیلەیە ئەم کەسە بکوژە بوون دەیکاتە وەسیلە بۆ ئەو ڕووداوە بۆ ئەو کردارە یعنی ئەم کاتە ئەم وەسیلەیە لە کاتێکە ئەم خۆی چییە على ئاساس ئەو لەناو دەبا ینی ئەلێرا بوون ڕێک شتەکە عەکس دەکاتەوە ئەم بەکار دێنێ بۆ جێبەجێکردنی وەزیفەی مردن یعنی ئەو کاتە مردن وەزیفەیە کە من دەبێت جێبەجێ بکەم وەسایلەکەی من لەو کەسە وەردەگرم کە دێدەم کوژێ من دەمەوێ ئەم ئیشە جێ وەکو مردن بێتە بوون وەکو فعلی بوون وەکو کردارێکی بوون نەکردن ئەوی تر دەکات من ئەوەی دەیکات دەبێتە چی دەبێتە شتێک بۆ بوون وەکو ئەوەی کە لە دەختەکە ئاوتمان
وتمان دەختەکە خۆراکەکە وەردەگرێ سیستەمی کارکردنەکەی لە پێناو چایە لە پێناو ئەو پەنهانەی لە ناویایەتی بێتە دەرێ مردنیش لێرە وەکو پەنهانێکی ناو من ئەو وەسایلانەی دەرەوە وەردەگرێ بۆەوەی خۆی لە ناویە ئاشکرا بکات و لێرە بوون کاتێک کە فعلەن ئەم مردنە ڕوودەدا ئیتر ئەم مردنە معنادارە مردنە کە شتێک دەڵێ مردنە کە شتێک جێدێڵێ مردنێکی جیایە لەو مردنەی کە بەبێ ئاگایی تۆ دەمری بەبێ ئاگایی لە بوون تۆ دەمری یعنی بۆ معنایی تۆ دژی مردنی خۆتی یعنی چی یعنی لەگەڵ پلانە قەدەریە ناوەکیەکە نایتەوە کە نهاتیتەوە ئەو کاتە تۆ هوشیارانە نامری و ئەوەی کە هەیە وەدی نایە و پەیامێک نییە بێتە ئاراوە لە ڕێگەی مردنەکەیتەوە بەس لەوی ترە پەیامی بوونی تۆ لە ڕێگەی مردنەکەەوە ئاشکرا دەبێت لەبەرەوە ئەم مردنە جیاوازە لە مردنە والله ئەوە پێوەست نییە بە مۆزوعەکە ئێستاوە من هەستەکەم هەندێک بابەت هەیە نازانم پێوەست نییە بینەکەەوە ینی پێوەست نییە بە مۆزۆی مردنەوە ئەوەی هێن هەیە آخر نه خۆ هەڵبژاردننی مردن بەو معنایە مەرگ هەڵبژێرم یعنی مەرگ لەوێ دانراوە من هەڵی بژێرم و نەکەم ئەمە نییە وەکووتمان مردن شتێکە ئەو دەڵێ ئەو دایمۆنیەکەی ئەوەی سوکرات ئەو پێی دەڵێ کە دەڕوا ڕێگەی لێ ناگرێ بڕوە بەو معنایە نا مردن هەڵدەبژێرێ ینی سوکرات ئەوە نییە مردنی هەڵبژاردووە نا سوکرات لە مردن هەڵنایە نەک مردن هەڵدەبژێری فەرقێ لە بینی ئەوەی تۆ بڵێ من مردن هەڵدەبژێرم لەگەڵ ئەوەی کە من لە مردن هەڵنای من لەسەر ڕێگای خۆم دەڕۆم بە ڕێگای خۆمان ڕۆشتم مردنیش لەویا بێ من ئەوە لەسەر ڕێگاکەمە دەبێ بڕۆم پیایە ئەمە فەرقیە لەبەر ئەوەی لەگەڵ ئەوەی کە تۆ خۆت فیدایی دەکەی مردن هەڵدەبژێری ها ئەمە لەگەڵ ئەمە جیاوازە